یا ئەڵڵا بە زووترین کات تۆڵەی خۆتمان لە بەرامبەر ئەوانە پێشان بدا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان، ئومەتی ئیسلام لەسەرەوە پەروەردەکراوە کە ڕێز لە زاناکانی بگرێت. وەزاناکان میراتگەری پێغەمبەرانن، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحدا فەرموویەتی وإن العلماء ورثة الأنبياء، زانایان میراتگەری پێغەمبەرانن و لەسەر ئەو پەروەردەکراون کە زانایان وەلی خوای گەورەن. ئیمام بوخاری لە فەرمودەیەکی قودسیدا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیوایەت دەکا کە خوای گەورە فەرموویەتی من عادى لي وليا فقد آذنته بالحرب، هەر کەسێک دژایەتی وەلیەکی من بکە من ئیعلانی شەڕی لەگەڵ دەکەم. ئیمام ئەبوو حەنیفە و ئیمام شافعی فەرموویانە إن لم يكن الفقهاء أولياء فليس لله ولي، ئەگەر فقها و زاناکان شەرع زانەکان وەلی خوا نەبن کێ وەلی خوای گەورەیە؟ بەداخەوە خۆشەویستان، ئەو ڕۆژانە یا ماوە دەبیستین بەتایبەتی چەند ساڵێکە کەسانێکی دەمشڕ، کەسانێک کەوا بۆگەنی دڵی پڕ لە نیفاق و زەندەقەیان هاتۆتە سەردەمیان بەرامبەر ڕەمزەکانی ئومەت بێ ئەدەبی دەکەن. کەسانێکی وەکو یەکێک ناوی محەممەد شەمسەدین و لە ناو کوردانیش یەکێکی دەمپیسی دەمشڕ بە ناوی ئەبوو محەممەد سنەی، و بەڕاستی لە ناو خۆشمان هەیە. لە ناو کوردستانیش ماوە خەڵکانێک دەبینین ڕیشێکیان بەرداوەتەوە یان مێزەری زانایان لەبەر دەکەن، بەڵام دەمشڕ و دەمپیسن دەکەونە سەر شخصیەتی زانایان. ئاس بگاتە ئەوەی بە کەسێکی وەکو ئیمام شافعی بڵێن کافر، بە کەسێکی وەکو ئیمام ئەبوو حەنیفە بڵێن کافر، بە کەسێکی وەکو ئیمام نەووی بڵێن مبتەدیع و کافر، بە کەسێکی وەکو ئیمام سیوطی. بەڕاستی ئینسان کە گوێ لەوانە دەگرێت مچڕک بە هەموو لاشەی ئینسان دادێت، مچڕک بە هەموو لاشەی ئینسان دادێت. ئەوە خۆشەویستان بەڕاستی باگ لە یەک لە خۆمان بکەین. هۆکاری یەکەمیان دەتوانین بڵێین هۆکاری یەکەمیان بەڵێ بێدینی ئەوانەیە، بەڵێ دڵی پڕ لە نیفاق و زەندەقی ئەوانەیە، بەڵێ دەم و دڵ پیسی ئەوانەیە. ئەوانە لە کاتێک ڕۆژانە لە غەزە و لە زەفەی غەربی جوولەکە جێنشینەکان دێن مەڕ و ماڵاتی خەڵکی دەبن، ماڵی خەڵکی دەستێن، بەروبوومیان دەستێنن، یعنی بێدەنگ کەوتونە فزەیان نایە بەرامبەر زۆڵمی ئەوانە، بەڵام خۆیان کردوتە کاتە بنفوسی ئومەت ئەو بە مبتەدیع و ئەو بە فاسق دەزانن. لە کاتێکدا ئینسانی ئیماندار پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەوە پەروەردەمان دەکات کە ئێمە نابێت لەعنەت و تەعنە و قسەی بە مسلمانێکی عادی بڵین چ جای ڕەمزەکانی ئومەت. بەڕاستی گلەیی یەکەم لە خۆمانە. ئێمە یەکێک بە ناوی سەلەفیەتەوە، یەکێک بە ناوی سۆفیەتەوە، یەکێک بە ناوی مەزهەبیەتەوە، یەکێک بە ناوی ئەو تەریقەی و ئەو مەزهەبی عەقیدە کە ئەوانە هەمویان جیان دەبێتەوە لە ئەهلی سونەت و جەماعەت کەوتوینە ناو یەکتری، قسە بە یەک دەڵێن، زانایان یەکتری تەشیر پێ دەکەین کە بەڕاستی دەبێت ئێمە لێرەدا ستۆپێک دابنین. بابەز بێت دەکرێت مامۆستایەک بە مەحرەمانە لە کاتی دەرزگوتنەوە بە قوتابیەکی خۆش بەخۆی بڵێ ئەو زانایە لەگەڵ پێگە گەورەکەی ئەو شتەی نەی پێکاوە هەرەوەندا نەوەکو دەمی خۆمان بکەینەوە بەرامبەر زانای ئەو دی و یان ئەو بەر بۆ ئەوەش دوایی ڕێگا خۆش بکەین بۆ ئەوانی تر. ئەلێرەدا مەوقیفی هەموو ئیماندارێک ئەوەیە یەکدەنگ بین. ئەو مامۆستا و زانایی کەوا مەزهەبیە، ئەوەی کە بەخۆی دەڵێ سەلەفی و مەزهەبی مەدرسەی حەدیسی، ئەوەی کەوا ئەشعەریە، ئەوەی کە ماتوریدیە، ئەوانە هەمومان لە نێو کۆمەلگای مسلمانان و ئەهلی سونەت جەماعەت جێمان دەبێتەوە. ئەوەی یعنی نەقشیە، ئەوەی قادریە. بەڕاستی هەمومان یەکدەنگ بین بەرامبەر ئەو بێ ئەدەب و ئەو دەمپیسانە. ئەوانە عاقیبەتیان خێر نابێت، وەکو زانان هەڕەشەیان کردووە. هەر کەسێک بەرامبەر وەلیەکانی خوای گەورە بوەستێک پێغەمبەر فەرموویەتی خوا فەرموویەتی من ئیعلانی حەربی لەگەڵ دەکەم، بەڵام ئێمە بێدەنگ نەبین. هەروە ئێمە ئەوانە نین ئێمە دەستی خۆمانیان لێ پیس بکەین، نا مەبەست ئەوەیە ڕەدیان بدەینەوە، ڕوونکردنەوە بدەین، واز لە تانە و تەشەر لە یەکتری بێنین، بەڵکو هەمومان باسی پێگە و گەورەی زانایان بکەین. دەنا بەڕاستی ئەوانە هەر 1-2 ساڵی ترە دەبینین چۆن بە عاقیبەتی شەڕ ئەو دنیای
بەجێ دێڵن بۆ ئاخیرەتێک کە خوای پەروەردگار چاوەڕێیان دەکات وە خوای گەورە لەوێ دیفاع لە زاناکانی بکە. ڕەحمەتی خوای گەورە، میهرەبانی خوای گەورە، ڕەزای خوای گەورە لە زانایانی ئومەت کەوا لە سەحابەکانەوە ئەو دینیان بۆ ئێمە بە ئەمانەتەوە گواستۆتەوە، ئێمەیان فێر کرد، دەقەکانی قورئان و سنەتیان بۆ لێک داینەوە، خوایە پێگەیان بەرزکە لە دنیا و لە قیامەت یا ئەڵڵا، خوایە نەفرەتی خۆت، لەعنەتی خۆت، تووڕەیی خۆت بڕێژە بەسەر ئەوانەی کەوا بێئەدەبن بەسەر زانایان، یا ئەڵڵا بە زووترین کات تۆڵەی خۆتمان لە بەرامبەر ئەوانە پێشان بدا. ڕێز و سڵاومان بۆ هەموو لایەکەیە بەو ئومێدەی ئەهلی سنەت و جەماعەت هەمومان لەگەڵ هەبوونی هەندێک وردە جیاوازی باوەش بە یەکتریدا بکەین، ببینە برای یەکتری حەقیقی هەروەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری ڕاهێناوین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.